سەبارەت بە کار و چالاکیەکانی سەرۆکاتی شارەوانی ئاغجلەر کە پێک دێت لە سەنتەری نەحەی ئاغجلەر و زایدەن یەکەی خزمەتگوزاری شارەدەی گۆبتەپەی شەهید ڕۆژانە لە ڕێگای کۆمپانیای شکارەوە خۆشبەختانە هەڵدەچین بە کۆکردنەوەی زڵ و خاشاک و زایدەن بەشی باخچەکانی شارەوانیمان خزمەتکردن و ڕێخستنی هەژدە باخچەی شارەوانیمان و لە ئێستادا خۆشبەختانە خۆمان ئامادە دەکەین بۆ چاندنی زیاتر لە 2000 نمام لە ڕێگای هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نمامەوە کە دەستی پێکراوە. پێم خۆشە ئاماژەیەکی کورت بدەم بە سەبارەت بەو کار و چالاکیانەی کە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بە ئەنجام گەشتووە، هەرچەندە ساڵانێکی پڕ قەیران و پڕ کێشەی دارایی بوو بۆ سنوورەکەمان ئێمە وەکو سەرجەم سنووری کوردستان، بەڵام خۆشبەختانە توانیمانە لە ڕێگای ئەو هەوڵ و ماندووبوون و بەداچوونانی خۆمانەوە چەند گرفتێک چارەسەر بکەین. چاکردن و کۆکریتکردنی کۆڵانێک لە ڕێگای لە گەڕی کوردستان خۆشبەختانە ڕێگای کەری تایبەتەوە بە ئەنجام گەشتووە. ئێستا ئەو کۆڵان هیچ گرفتێکیان نەماوە لە ڕێگای کەری تایبەتەوە و خۆشبەختانە لە ڕێگای وەزارەتی ئاودانکردنەوە توانیمان 700 مەتر تۆڵ قیر بین ناو دەروازەی ئاغجلەر و ناو بەشە لە گەڕەکانی سنووری شارەوانیمانەوە کامیش دەستکەوتێکی زۆر باش بۆ سنوورەکەمان. خۆشبەختانە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 3 ناوچەی سەوزاییمان دروست کردووە کەوا بۆتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی سەوزایی و بەرەنگاری ئەم وشکە ساڵی و ئەم دیاردەی بە بیابانبوونە و ئەوە بوونێتەوە. خۆشبەختانە ئێستا ڕێژەی سەوزاییمان گەشتە ئاستێکی لە سەر و ستانداردەوە. هەروەها لەسەر داهاتی پارێزگای سلێمانی دەستمان کردو بە نۆژنکردنەوەی باخچەی شەید حەمەغەفور ئاغجلەری و ڕووناکردنەوەی باخچەکە کە ئێستا خۆشبەختانە گەنجانێکی زۆر و خوێندکارانمان کە خوێندکاری ناوەندین بۆ وەرزی تاقیکردنەوەکان دێن لەوێ پشوو ئەدەن و لەوێ سعی خۆیان تیا ئەکەن. ئەمش دەستکەوتێکی زۆر باش بوو بۆ شارەوانیمان. خۆشبەختانە لە کۆتایی ئەم ساڵی ڕابردوودا گرفتی ئاوڕۆمان هەبوو لە 3 گەڕەکی شارەوانیمان لە گەڕەکی شوێنەیە. خۆشبەختانە ئەو 3 کۆڵانشمان لە سەر داهاتی گشتی بەڕێوەباری شارەوانەکانی سلێمانی چوە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستادا خزمەتگوزاری ئاوڕۆمان دەگاتە ڕێژەی لە 100% کە ئەمش ڕێژەی زۆر دڵخۆشکەرەیە. ئەوەی ماوەتەوە کە گرفتی سەرەکی بێ بۆ شارەوانیمان نەبوونی داهاتە. ئێمە شارەوانێکی دەرەجە چوارین، داهاتی خۆمان نییە کە درخستێک یان کارێکی ئامادە دەکەین بۆ سنووری شارەوانیمان بۆ هۆی نەبوونی پارە ناتوانین ئەو کارە ئەنجام بدەین. لە ئێستادا ئەوەی گرفتی زۆر سەرەکی بێ ئێمە 47 گوندی ئاوەدان لە دەوروبەری سنووری شارەوانیمان ئەم گوندانە بەسراوەتن بە سنووری شارەوانیمانەوە بۆ هۆی باران و لافاوە حاڵەکاتی سروشتیوە ڕێگەوبانەکانیان هەموو تێکەچێت. لۆدێکی زۆر زاتێکی زۆر لەسەر شارەوانیمان هەیە. ڕۆژانە داواکاریمان پێ دەگات لەلایەن گوندنیشانەوە کە بۆی تێکچوون ڕێگاوبانەکانەوە، چونکە ئێمە تاکە دەستگای خزمەتگوزارین لە سنوورەکەیە بۆیە خەڵکی هانا بۆ ئێمە دێنێ چ لە وشکە ساڵیدا چ لە تێکچوون ڕێگاوبانەکانی گوندەکاندا زۆر کاری شارەوانی قورس کرد. لە ئێستادا گرفتەکانمان وەکو سەرجەم شارەوانەکانی تر ئێمەش گرفتمان هەیە نەبوونی ئامێر، نەبوونی ئامیری نوێ و نەبوونی سوتەمەنی و ئەو پێداویستانی کە ڕۆژانە شارەوانی کە پێویستێتی. وەکو هەموو لایەک دەزانن شارەوانەکان تیمی شارەوانەکان تیمی خزمەتگوزاری شارەوانەکان لە سەنگەری پێشەوەی کاری خزمەتگوزاری هاوڵاتیانن. ڕۆژانە ئێمە لە ناو هاوڵاتیانین، لە ناو گەڕەک و کۆڵانەکانین، لە بەردەم ماڵەکانین. بۆیە شارەوانی تاکە دەستگای خزمەتگوزاریە کە ڕاستەخۆ کۆنتاکتی بە ماڵەکانەوە هەبێ. ڕۆژان ئەگەر شارەوانی نەچێتە بەردەم ماڵەکان، ئەگەر خزمەتی جادە و بان و ڕێگا و شۆستە و گیربستۆنەکان نەکرێت، لەوانەیە بە چەند ڕۆژێک ئەو شارە پیسە بێ و وێران نەبێ. بۆیە من داواکارم لە بەڕێز وەزارەتی دارایی، وەزارەتی شارەوانی و ئەم بەڕێوەبەری گشتی شارەوانەکان کە درێژیان نەکردووە ئاورێکی جدی لە شارەکان لە سنووری شارەوانەکان درێتەوە. لەبەرەوەی خەڵکی زیاتر چای لە کاری خزمەتگوزاری و داواکاری زۆرە لەسەر شارەوانی. داواکاری سەرەکی ئێمە وەکو سەرجەم
شارەوانەکەیتر گرفتەکانمان دەنا ئەوەیە کە داهاتی شارەوانەکان زیاد بکرێ بەڕێکی پارەی باش لە بەردەستا بێ بۆ جێبەجێکردنی شوکارەکانی ڕۆژانە بە تایبەتی بۆ ئامێرەکان لە کێسا وەرزی ئاودان دەست پێکە ئێمە هەتاکو ئەگاتە نزیک مانگی 11 وەرزی ئاودانە کە پێویستمان بە سوتەمەنیە هەم پێویستمان بە ئامێری ئاودانە ئەمە داواکاری سەرەکیمانە لە ئێسادا و ئەو دەرخستە و کاری پیسانی کە دەکرێت بۆ بە تایبەتی بۆ کاری خزمەتگوزاری وەکو ئاوەڕۆ وەکو کۆنکریت کە مافی سەرەتایی هاوڵاتیانن داواکارن ئەمانە بکرێتە ئەولاتی کارەکانی بەڕێوەتێکی شارەوانەکانی سلێمانی یان وەزارەتی شارەوانی بە تایبەتی ڕەخستنی جادوبان و کۆڵانەکان و کۆنکریت و تێکەڵە ڕێژکردن کە ئەمە ڕۆژانە هاوڵاتیان لێ سوودمەند ئەبن ئەوەی کە زۆر پێویست بێ دابینکردنی ئامێر بە تایبەتی وەک ئامێری تەنکەر و زایدەن ئامێری گەڵاوە کە ئەمەش کاری شارەوانەکان هاسانترەکە کاری مە هاسانترەکە بۆ ئەوەی کەوا زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی سنووری خۆمان بکەین. من وەکو لێپرساوی بەشی ئامێرەکانی شارەوانی ئاغزەلەر ناوم ڕێباز عەبدوڵڵا محەممەدە لە شارەوانی ئاغزەلەر ئێمە کێشەی ئامێرمان لە ئێستایان نییە بەڵام ئامێرەکانمان کەم و کوڕی هەیە پێویستی بە چاکردن و چارەسەرکردنە بە کاتێک کە ئەمانەوێ ئامێرەکان چارەسەرکەین دەرخستیان بۆکەین زۆر بە خراپی وڵامە درێنەوە چکە کەم و کورتی هەیە بودجە لە بەردەسانیە ناتوانێت پاتریەکت پێویستە یاخود مەسەلەن جووتێ تایت پێویستە بۆ سیارێک بۆ تەرەکتەرێک بۆ ئامێرێکت بۆ شۆفڵەکە نوکت پێویستە نییە لەم کاتەیە بۆمان جێبەجێ بکرێت جا داواکەین ئیشاڵڵا ئەمانەمان بۆ جێبەجێ بکرێت بە حکمی ئەوەی کە ئێمە سنوورەکەمان سنووری ئاغزەلەر زیاتر لە 64 لەسەرە سنوورێکی بەرفراوانەوە تا ڕادەیەکی شاخاویە خۆتان سنوورەکەتان بینیوە لە وەرزی زستان و سەرما و سۆڵەیە پێویستێکی زۆرمان بەوەیە شۆفڵەکەمان لە کارا بێ پێویستمان بەوەیە کە گازمان بۆ دابین کرێ گازمان زۆرجار بۆ دابین ناکرێت زۆرجار کۆمپانیای شکار کەم و کورتی ئەکەوێتە ئیشەکانیەوە ئێمە ئەو کەم و کورتیە پڕ ئەەکەینەوە پارساڵ ئێمە توانیمان خۆمان وەکو ئامێرەکان وەکو بەشی خزمەتگوزاری هەڵساین بە پاکردنەوەی شار لەو کاتێک کە کۆمپانیا شکار ڕاگیرا بوو بەڵام یعنی بە شێوەی شخصی لەگەڵ کەسانە بەرپرسانە ئێمە اتصال و پەیوەندیمان هەبووە بۆ ئەوەی گازمان بۆ دابین کرێت جگەلەوەی کە کێشەی ترمان هەبووە ئەمە وەکو کێشەکان وەکو سنووری ئاغزەلەریش بەڕاستی ئەمە وەکو ئالیات پێویستمان بە گڵاوەیەک و تەنکەرێک هەیە چونکە سنوورەکەمان بەرفراوانە پێویستیمان زۆرە باخچەمان زۆرە لە وەرزی هاوینانە ئێمە ئەرکێکی زۆرەکەوێتە سەرمان بۆ ئاودانی باخچەکان و سەوزایی و دار و ئەو نەمامانەی کە تازەن و لێدراون و پێویستیان بە ئاوە و ئێمە ئێستا لە ئێستا شۆفڵێک و گڵابەیەکی تەنکەرێکی مانمان هەیە بە بەردەوامی لە سنوورەکانمانە ئیشمان هەیە هەر ئەمڕۆ ئێستا شۆفڵەکەی وە لە کارایە چووە بەدەم هاوڵاتیانەوە چووە بەدەم ئەو فەوجەوە کە ئاو کەندڕی ڕێگاوبانەکانی کرۆ بۆ چاکردنەوەیە سوپاسدانەکەم.